بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە خوای پەروەردگار تەمەنی ئەمانەتی پێبەخشین و ئەمجارەش هاتمەوە خزمەت ئێوەی خۆشەویست لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی ئاوەدان بێ. خۆشەویستان ڕۆژە ساردەکانی زستان بەڕێەکەین ئەلحەمدوللا سوپاس بۆخوا زستانەکەی ساردە. پێشینان دوعایان کردووە کە خوا وەرزمان لێ نەگۆڕێ هەتا وەرزی ستان ببێ بە بەهار و بەهاریش ببێ بە هاوین زۆر خراپە بەڵکو بەبێ هەر وەرزە بە کەش و هەوای خۆی بڕوە ئێستا زستانە. خۆشەویستان ئەمڕۆ شوێنێکمان بۆ هەڵبژاردوون گوندێکمان بۆ هەڵبژاردوون لە بناری شارە زۆر کە پێگوتێ گوندی کانێسکان و لە کەش و هەوایەکی شاکە ئەوەک دەبینن ئەمڕۆ تەموتومان هەیە وهروەها ڕادەی شێبەرزە و ئاستی بینین کەم بۆتەوە و وردە وردە نەرمە بارانە بارێ خەریکە منیشە بم بەهێن بەوانەی کە کەشوهەوا خوێندنەوە. بەڵێ خۆشەویستان هیوادارم بەرنامە ئەمڕۆتان بەدڵ بێ وەکو وتم لە گوندی کانێسکانە بین دوایی دەپرسین کانێسکان چەند ماڵە و هەروەها سەر بە لە ڕووی ئیداریەوە سەر بە چه شارە دێ و هەروەها پارێزگایەکە. بەڵام هەڵکەوتەکەی ئەوەیە کە کەوتوتە بناری شارە زۆر یاخود وا بڵێن بناری سوورێن ببورن وهروەها سەرکەشەکەی سوورێن پشتی گرتووە ئەویش پاڵی داوە بە سوورێنەوە. فەرموو خۆشەویستان بە بچین بۆ کانێسکان. زۆر چاکە زۆر کەشە خۆی لە خزمەتایە من ئەمە بخۆم هێلکە زانی چوزانم و زانی وەگەنمان هێلکێ وەڵا هێلکە خراپ نییە تۆ زانیتەوە هێلکێ وەگەنمە نانا ئەمە لێم تێک ناچێ زانم منێتی بێت کە تۆژی گەن خۆم گەن تۆ نەخۆ ئەی قوربان ئەگەر بیکەین بەنان ناخورێ والله شکر بۆ خوا بارانەکە شکر باشە ئەو بۆ ناوی بۆ وەرە بین بین ئەی خرجایی دەبە خۆران هەرەوەندە دەکرێت هەرەوە ناکرێت هەموو ڕۆژە ڕاکەوتە مۆری ئاسوود وەردنجەوە با قورئان خۆ ئەوێش یەک جار چوو بۆ نەوێ و هەر یەکە یەک جار چووم سوپاس دەکەم سەلامەت بێخوا با لێ بپرسم بزانم هەر ئەم مرانەت هەیە یاشتی تریش لە خۆ بەزیادە وەسای خوا سەر تۆ 50 وڵاق شوانەی الحەمدوللا چیەوە بەم بەیانێ کەوتویت ئەوەی دانیان بیتێ با شوێلکە بۆکەن لە خزمەت تا بێت شوێلکە خۆی یاڕەبی خوای گەورە بەزیادیکە تۆ پێم بڵێ ئەمانە هەمویان کوردین یاخودی شوێنی تر گشتی کوردیە هێلکەکەرە باشە ئەی ئەم هینانەمە چینیە نازانم چیان پێ ئەوانە قیمەتیان تەواو نابێ تۆ پێم بڵێ کە ئاوا دانیان نەدەیتێ پێت خۆشە کەیفت وەڵڵای کولی بەیانێ بێ ئاوا دانیان دەمێ لەبەرەوە هێلکەکەن باشە ئەی ئاژنەیەکە یەگە لێ سێنی دەهزاری لێ سێنەبی بەرە بێخۆ هەیەتیش فرۆشتنی هەیە باشە تۆ پێم بڵێ ئەی ئەیان نێنەوە هێلکەکانیان هەڵەگرن بۆی بیان نێنەوە هێلکەکانی سە نەوەڵای سەنانی مای دوو سەری دوو کە کڕەکەون سەری دووان زۆر باشە ئەی پێم بڵێ حیوانەکان ئەی چێ شوانیانە وڵاغەکان کوڕەکانە چەند لەگەڵیا بەنەوە بن یا ڕەشە وڵاخن ڕەشە وڵاخە حیوانە وردەمان نییە بۆم بەخێو ناکردیە لەم مەکتەبانەوە ئەی باشە ئەی حیوانی تر خۆ ڕەشە وڵاخیش ئەی ئاڵفوشتی ناوێ زەحمەت ئاڵفی ناوێ بەرە وەڵاش 4-5 کام بۆ داناون
ئەی باشە بابزانم ئەدای کولی بە سێش و دووش لوکانە دەمی دانەوێ بەگاڵتە بەخێوی ڕاستەکەی ئەی تۆ پێڵم بزانم گوێ درێژە شتێکرد نییە خۆ لەخوا بەزیابێکم بۆ چییە؟ ئەی بابە تۆ حیوانە کەمەنداویشمە گوێ درێژی ڕانە ئەی باشە گوێ درێژەکە دەوێت کاکە بۆ سواری بیبێ شتی لێ بنێ نامەوێت لەرا بە ئەمەل نایە عمل نایە وەڵا سلام علیکم والله ما كنت باشی والله ما كنت چیەکەی لێرە چیەکەی إيشك قلاح ما معك أما لكم عن قلاح ئاها ما ينكو باشە ئەی ئیشەکانی تۆ کوێیە أنا والله ما رأيش كم معك ئیشی ماڵەکە والله من رأيش ما وحاتي إفرت معك أي شيء نك أي ما قلاح ما كمان ئەبێ ئیشکە یەگە ناژی وانە أنا والله أنا إيش مك باشە ئیشی چیەکەی تۆ پێم بڵێ أما ناتوان رأيت ناتوان حال كم حكم ئەو ناتوانێت بەس تۆ ئیشەکە أنا والله تيجي معنا قوة وقلاح كم برو مرة برو قلاح بكم ما ينكو وەڵام ماشەڵڵا تۆ لە ئازاچی ئەڵێ ئازا أشوف ما دايم أما دايم أما شامي أما حسن أباك ما حتى ما توانا ما ينكو خی گەورە سەلامەتت ما حكم ئەی تۆ پێم بڵێ مریشکانەی تۆن أنا والله كمان أنا والله ناتان إيش ما قبل ما ناتوا بيتا كابو كلمة طبعا باني كابو تۆ باشە لەش ساغ بێ لەش ساغ بێ ئەی تۆ پێم بڵێ هێلکەت هەیە هێلکە يا تحتوار شو يا تحت باشە چیان لێکی هێلکەکان چی لێکی بس أنا أتونا يا تحت فرما يا تحت ئەی ناخێ بن مریشکەکە أنا والله شكاو شکاون أنا والله بۆ شکێن أتاك شكاو تفارو ناجا ما ماتا کاک بێسون با لە قسەیەکی سوعبەتەوە دەست پێ بکەین تۆ ئەنجومەن یا مختاری من مختارم ئەنجومەنیشی پێوە درێوەنیە ناخۆی ئەنجومەنشی پێوەتێ بەڵامی سە بۆ بە مختار عام ئەنجومانەکە نەماوە جاران کاگوو مختارە بواە خەڵکیی بەتەمەن و کڵاو جامانەیەکی گەورە و جار ڕیشتی سپی وایە و چۆنە تۆ ئێستا بە ڕیشی ڕەش و بەم گەنجێتەوە بووی بە مختار بەڵێ خۆی لە ڕاستیان مختار جارانیش جاران و ئێستش پێویستە کەسێک بێ دڵسۆز بێ تەمەەن مەرج نییە بۆ ئەو ئیش و کارە گرنگ دڵسۆزیە گرنگ شارەزابوونە لە ژیانی لادێ لە کێشە و مەشاکیلەکانی لادێ لە حەلکردنی مشکیلەکانی لادێ کاک بێسون تۆ ئێستا ئیشت چییە مختار ئیشی چییە ئێستا حالیان وەڵا هەروەکو عادەتەن عەرزما هەیە عەرزی فەلاحەت و شتانەما هەیە ئەیکەین و وەکو ئیشی مختاری یان بەڵێ ئیشی مختاری مەسەلەن هەجی شوکارێکی حکومەت هەبێ حکومی مەسەلەیشی دایرە ئەوەی کە پێویستکە بۆ ئیشی یاسایی ئێمە بۆیان سەرەتایان بۆ ئەوکەین سەر ئیشی سەرەتایەکان بۆ ئەوکەین و دواتر ڕەوانی ناحیەکرێ و دواتر هەڵەبجە گوندی کانێسکان چەند ماڵە حالین 53 ماڵی تایە 53 ماڵ ئەی ئەگە وردی کەینەوە بڵێن چەند سەر نفوسی تیاژی چەند کەس لێرە ئاژی بڵێن خێزانەکان دقیق بە ژمارە نازانم چەندی تێ بەڵام ڕەنگە نزیکی 150 نەفەر زیاتریش 200 نەفەر تۆ پێم بڵێ خەڵکی بێ مشکیلەن بۆ مختار یاخود گیر و گرفتیان هەیە بێ بۆیان چارەسەرکەی وەڵا عادەتەن لە هەموو شوێنەکە بەشی خۆی سەرێشە و مشکیلە هەرە بێ بە سوپاس بخوا خەڵکەکەی ئێمە خەڵکانێکی باشن وەلەو کۆمەڵێک عشیرەتیشی تایە یان یەک عشیرەت نییە زۆر دێهاتەیە هەمویان خزمی یەکن کەس و ئامۆزای نزیکی یەکن بەڵام ئێمە ئەوەش نین 4-5 عشرەتی تایە وەکو ئامۆزاوان وەکو براوان هەمویان برایەتیمان هەیە پێم خۆشە بزانم عشیرەتەکان ناوی عشیرەتەکان چی عشیرەتەکان هەورامیمان هەیە کۆیکمان هەیە بوزانیمان هەیە قەویلەیمان هەیە
هەنێک وردەهینیشی تایە بڵباس و مەسەلەن کۆمەڵێک کەشی تایە بڵباس گەشتو نێرش بەڵێ لێرەش هەمانە بڵباسمان بابزانین لە ڕووی ئیداریە و ئێوە سەر بە کوێن چ شارەدەیە چ قەزایەک بەڵێ لە ڕووی داری و ئێمە سەر بە ناحی خوڕماڵی بەڵێ قەزا سەیسایق نزیکە لێمانە بەڵام ڕەوتمان نییە بەخینە ڕاستەوە خۆ هەڵەبجێ دوای خۆڵماڵ هەڵەبجە بابزانین دەیەکانی دەوروبەرتان چوو ڕێدەکانی دەوروبەرمان لای دەسە ڕاستمان ڕیشێن هەیە ئامورە هەیە بانیشار هەیە میری سوور هەیە دەرەگوڵان هەیە نزیکتر لە ڕیشێن ینی نزیکترە لە ڕیشێن لە ئێمەوە بەدەستی شەپمانانەوێ هەیە بەردەبەل هەیە وەڵەسند هەیە قەڵبەزە هەیە ئیتر ئاوا هەتاچێ بەو بنارە هەمووی دێهات زۆر باشە کاک بێسوون جاران گوندەکان لەسەر مەرعە و لەسەر زەویزار کێشان هەبوو ئێستا ئێوە هەم ئەو کەژە بە پژ ئاوایەکەتانەوەیە حتمما سنوورتان دیارە لەگەڵ دەیەکانی دیکە لە خواریشەوە ئێوە زەویزارێکتان هەیە زەویزاری ئێوە تاچوێ ڕوا سوود لە زەویزارەکەتان وەرەگرن کێشەی زەویزارتان هەیە کێشەی مەرعە و قەدەغە و ئەوانەتان هەیە بەڵێ وەڵا لە ڕاستیە سواز بخوا مشکی لەمان نییە سنوورمان دیاری کراوە لەگەڵ هەموو نەگەر دێکە ئێمە هەموو دەیەک سنوورێکی خۆی بۆ خۆی هەیە دیاری کراوە لەگەڵ دراوسەکانی شایتت قەدیم هەبووە مەسەلەن سنوور بەزاندن و داربڕین ئەوشتانە بەس من بە بیرەوەری من بیرم نایە شتێک ڕوویدابێ مشکلێک ڕوویداوێ لەسەر سنوور و ئەوانە هەمووشی وەکو تێکەڵاوی دروست بۆ دەڕێک گێژن و ژنخوازی و خزمەتی سەردیەکان هەمووی تێکەڵاوێکی زۆر باشەیە لە بینێنە اینجا وەکو زەویەکانیشمان زەوی کشت و کاڵیمان هەیە زۆریشمان تەقریبەن 4000 بەرەو ژوور دۆنم زەوی کشت و کاڵیمان هەیە ئەو زەویانە پشتاون یاخود بەراون بەراومان هەیە و پشتاویشمان هەیە زیاتر ئێوە گرنگی لە ڕووی باوا بڵێن دەغڵودان و ئەوەی کە پێگوترێ زراعات و ئەوانە گرنگی زۆر بە چێدە وڵای عادەتەن ئێسا زیاتر گەنم ئەکرێت لەم سنوورە ئێمە گەنم و جۆ زیاتر گەنم لەبەر ئەوەی ئێستا وەکو جاران ئاو نییە وەکو پێویست تەڕەکاڵ بکرێت تەڕەکاڵیش ساق بوونەوەی بەرهەمەکەی ناڕەحەتە لە بازاڕە گەنمەکە سەرێشەی کەمترە بۆ فەلاح بۆ ساق بوونەوەی بەرهەمەکەی بێستون ئاوتان چۆنە چونکە لە ساڵانی ڕابردووە مشکە ساڵی هەبوو بەڕاستی ئاو کەمی کردبوو بابزام ئاوی گوندی کانێسکان چۆنە سپاس بەخوا ئاومان هەیە وەکو سەرچاوە تقریبان حەڤە سەرچاوەمان هەیە کانی بچووک بەڵام سەرچاوە گەورەکان تقریبان 4 سەرچاوی گەورەمان هەیە کە عامن هەموو جووتیارەکان ئیسفادەی لێ ئەەکەن ئەگەر پێویستکان ناوەکانیان بەم کانی لەغلەقکانی پەڵگەکە کانی پیرەمەگروم کانی شەحەسەن ئەمانە بەعام خەڵکی دیەکەمان سوودیان لێ ئەبینێ گشتیە ئەوانیکەیان لە عەرزی کەسێکایە پێی بڵین تایبەت ینی شخصیە بۆ ئەو کەسە خۆی بەکارێ لە عەرزی فەلاحەکایە ئەم پرسیارە مەویست لە کەسێکی بەتەمەنی بکەم بەس بە پرسیارەکە ئاراستی تۆش بکەم ئەگەر وەڵامەکە دەلا بۆ ئەوە باشە گەنا دەکرێت بیگوازمەوە بۆیکی چی تێکە ئەڵێن وەختی خۆی لێرە ڕانێک لێرە هەبووە و نازام دوو ئاسک چوونە ناوی و لەوە ناویان ناوە کانیاسکان واتە لەم دەشت و لەم چیا و لەم بناری چیایە دوو ئاسک هاتوونە ناو ڕانی کەسێکەوە و توێتی لێگەڕە ناوێنم کانیاسکان ناوەستاگیا خۆی مۆزوعەکە بە شێوازێکی ترە من بەڵێتە بن زۆر نیە بەڵام شتم لایە معلومە بەشیقە مەسلەیەوە ئاسکە ناوی کانی ئاسکان بە دوو ڕێوایەت باسەکرێ مەسلەی ئاسکەکە ئەڵێ کانیەک هەیە لەم سەرەوە کانیەکە جانان چۆڵ بۆ ئەو بەشەی کە ئیسەک ئاوەدانە ئاسکێک هاتووە لەم کانیە ئاوی خواردوەوە ڕۆژانە تێگەی لەم کانی ئاوی خواردەوە ڕۆشتە بۆ کەژووکیەوە ئەڵێن لەوە ناوێ ناوە کانی ئاسکان بە شێوازێکی تریش باسیەکەن ئەڵێن کانی سکانە سکان سکەی تێدا بووە هیچش کە ئەگەر دیقەت بین بەڵێ سکە و ئاسەواری قەدیمی زۆری تایە لە گردۆڵکەکانە لە زۆر بە شوێنە ڕۆژانە تووشمانە بێت کە خەریکی شوکاری مەسەلەن هەیە بەسەلەن بە شۆفڵش زەویە پاکاتەوە گۆزەی دەرەکەوێت
زۆر شوێنی تیا شوێنی ئاسەواری تایە کاک بێستوندا کۆتا پرسیارم لە تۆ ئەوە بێ بزانم تەبای و ڕەبایی ناو دەیەکە چۆنە ینی خەڵک بە یەکەوە خەڵکی ینی دانیشتوانی گوندی کانێسکان بە یەکەوە تەبان بۆ هاوکاری یەکتری و بە تەنگەوە هاتن و لە شین و شایە مەسەلەن بە تەنگیەکەوە بێن چۆنە ینی ئەوجاران لە لادیا ئەمە زۆر بوو بڵێ سپاس بۆخوا خۆی عادەتەن ئەو شتە جاران باشتر بۆ تۆختر بۆ ئێستا نەختێ کاڵەوە بووە بە سپاس بخوا و عەرزم کردی پێشتریش خەڵکی ئێرە هەمووی وەکو خزم سەید یەکتریەکە وەکو کەسی یەک سەید یەکتریەکەن باشن برایەتیمان زۆر باشە ناویەکە هیچ گێرە و مشکیلە و مەشاکیل و شەڕ و ئەم شتانە ڕوو نادا لەم دێ ئەوە سیفاتانەی زۆر بەدڵە سلام علیکم چۆنن ئەدەی وەرە تۆ وەرە پێشەوە وەرە پێشە چۆنی ئەو چیت دەڵی تۆ تاقاتی تۆقەو نییە سەرماتە باشە تۆ وەرە پێشەوە ئێوە وەرنە پێشەوە وەرنە پێشەوە کوا ئەوە سیلاحەکە و چی لێکرا دەی بێنە هەبیێنە ئەم سیلا ئەم چەکت بۆ هەڵگرتووە نازانی مەمنوعە ها بەڕاست ئەتەخێ ینی چیوە هەیەتی دانێ بنێم بە کامێرەمانەکانەوە ڕاست ئەو چییە ناوەستێ اینجا یعنی بەوانەوە نانێ وایە تفەنگەکە بگرە با بزانم جۆرکەکەشم چی تایە ها یاڵە هەڵکردن دەی ئافرین ئافرین جابێ نای خۆشتانم پێ بڵێن ئەدەی دەی تۆش هەڵگرە دەی 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 تۆش نا بە هەڵیگرێ هەڵیگرێ لێگەڕ ها گەورە دەوێ ئەو گەورەش بۆ تۆ لەبەرێ تۆ زۆر جوانیت ئەوەرە خۆتم پێ بڵێ وەرە ئەلیا دانیشە دانیشن 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 ئای دانیشن بابزانم تۆ ناو چییە ئەتینا زۆر ناوەکە خۆشە ئای تۆ ناو چییە کاک ئەحمەد تۆش ناوەکە ماشەڵڵا خۆشە ئەمەش کاکە محەممەدە چۆنی کاکە محەممەد وەرە سەری هینەکەکە سەری کامێرەکەکە سەری ئەوان کە دەی سەلامێکیان بۆ بکە سەلامێکیان بۆ بکە ئافرین ئەی تۆ ناو چییە ئافرین بارینجان زۆر جوانی تۆ سەلامێ بۆ کاکانە بکە باشە دەست خۆش بێ ئاخوا دەست خۆش بێ دەست خۆش بێ با من لێت وەرگرم پەلم دەست خۆش بێ دەست خۆش بێ دادەجیان دەست خۆش بێ نەوەڵا زۆر باشە دەست خۆش کامەر چۆنیت زۆر سپاس باشەڵا پیاوێکی ڕووخۆش برای بەڕێزن خی گەوە ڕووخۆشتان کا ئینشەڵڵا بەخێراتنی کەناڵەکەتانەکەم بەخێر بێن بەرنامەکەتان سەرچاو زەحمەتان کێشا ئاوایەکە ئێمەتان بەسەر کردو کاک عومەر ئەگەر ئێستا ئەمە تۆ من لە شوێنێکی ترە تۆم ببینایە لە شوێنێکی کە جەنابتم ببینایە ئەم گوت یا قوربان لە تورکیا ئەوە لە سوڵتانەکانی تورکیایە یاخود لە پاشا سوڵتانی هەیە برا عقابی لە ئەگەر کوڕێکە بێ باوک هەیە باوکە بێ باوە گەورە هەیە ئەگە خاکیشە بێ میلەت هەیە کە میلەتیش هەبوو سوڵتان و پاشا و یاسا و بەڕێوەبەری هەیە ئەمە مهمە تۆ پێم بزانم تۆ خۆت بە سوڵتان نەزانی ئارە وەڵڵا یعنی نەک سوڵتان یعنی بەو معنایە نەکە من چۆن بڵێن سوڵتانی چۆن من سوڵتانی خۆمم سوڵتانی ماڵی خۆمم سوڵتانی ژیانی عیزەتی نەفسی خۆم ئەی چۆن ئەو کەسێک کە سوڵتانە هەروەکو من وا بووە ئیرادەیەکی بەهێزی هەبوو هیچی تر بابزانم کاک عومەر تۆ دایمە ئەم سمێڵ و تەرتیبات و شتت ئاوایە یاخۆت هەر بە مناسەبات جارێ ئاوا هێشتوتە من تەبیعەتەن نەبێ بە مەسەلەی مەدح و ئەوە پێشینانەڵێ پیاعی بە باسی خۆیکە بەڵام ئینگلیزی ژەڵەیەگە خەڵک باسی خۆی نەکە خۆ خەڵک نایناسێ ئێستا من ئەگەر باسی خۆم بۆ نەکەم بێ کاک بێستون بۆ باسکە کاک بێستونیش ئەگەر منی خۆش نەبێ وەکو خۆی باسی ناکە یا لەوانەیە نێزانێ من وەکو خۆم تەبیعەتەن حەزم لە ڕێک پۆشیە حەزم لە شیک پۆشی حەزم لە پاک و خاوێنیە سمێڵیش ئیتر سمێڵ یعنی چۆنەڵێ
عیزت و شامەدەدا بە پیاو ئەگەر من خۆم لە ناخۆ تۆزێ خاوەنی عیزت بم خۆی گەور ڕەحمی پێکرد بم ئەم سمێڵیشی لەگەڵ ئایتەعالەوەڵا ئێمە خان بووین لە ئەسڵا ئیسە لەوانەیە ئەم قسە هەندێک خەڵک گوێی لێ بێ یا بڵێ ئەم کابرا خۆی لەکەشەیە بڵێ درۆوەکە وەلە ئەوە پرسیارێکی زۆر خۆشیشنە باز بابزانم عشیرەت کوتیان لێرە چەند عشیرەتێک هەیە بازام عشیرەتەکەی تۆ لە کام عشیرەت ئێمە عشیرەتی کۆیکین جافین بەڵێ هۆزی گەورەی جاف عشیرەتی کۆیک کاتی خۆی ئێمە چۆن بڵێ من باوام بە ڕەحمەت بێ باوکم و باوام لەو گۆڕستانن باوە گەورەم لەو گۆڕستانی زێڕوونی کۆنە ئەوە زێڕوون بۆ کاتی خۆی ئەمە کانیێسکانە لە ئەسڵا ئەم دەیە زێڕوون بووە بەڵێ ئەم دەیە ئێستا ناوی دوهەمی کانیێسکانە ناوی سەر سجل و تاپۆ زێڕوونە ئەوە ئاوایی زێڕوون بۆ ئاوەدانیەکەدە باو باپیری ئێمە لە جافی ڕەشیدی جوانڕۆن لەوێەوە هاتوون حدودی 300 ساڵ بەرەو ژوور پێشتر هاتوون عمەر تۆ پیاوێکی کۆمەڵایەتی ئەزانم ماشەڵڵا هەم قسە خۆش و ئەوانەشی وەختی خۆشی لە گوندەکان کاکە وەکو ئێستا تەلەڤیزۆن و چوزان ئەم شتانە نەبوو مەجلیسە گیرا و هەموو گوندێک چەند قسە خۆشێکی تیا بوو حەزەکەم بە مناسبەتەوە تۆ وەکو پیاوێکی قسە خۆش کوڕە مەسەلەیەکمان بۆ باسکە مەسەلەیەکی خۆشمان بۆ باسکە مەسەلەیەکە حکمەتی تیا بێ خزمەتام خۆی قسە قسە هێنێ لەم شەوانە خوێند مۆڵێ کاتی خۆی کە کارەبا هاتوو بۆ تاران لە زمانی شای قاجاڕیا خەڵکە خانەدان و متەمەکینەکان خۆپیشاندانیان کردووە دژی هاتنی کارەبا یاسا و دەوڵەتی ژیانە بابە ئێمە خزمەتتان نەکەین خۆشگوزەرانیدان بوو گوتیان بابە ئەم کارەبا ئاخیرەکەی خێر نابێ من لەم ڕۆژانە کە ئەوەن خوێندەوە بە عەقڵی ون وەڵای ڕاستیان کرد ئەم کارەبا سەرینەشەمەی کێشا بۆ فەیسبوک و ئەنتەرنێت و والیات و ئیس ئەو قسە خۆشوشتانەی کە جەناب و باسی ئەەکەی نەماوە سلام علیکم باشی با قوربان سپاس دەکەم باشیش کرد ئای کە جوانە ماشەڵڵا عەلەیکم السەلام وەڕەحمەت الله چۆنی قوربان شکر باشی باشتر کە جوانە ماشەڵڵا بخوا قوتە بە لەخوا بەخێم سەچاو بابزانم لەم بناری سوورێن و دەشی شارە زورە حیوانداری ئاسانتر نی لە شوێنی تر وڵی خۆی ئەم بنانی سوورێتتر خۆ بۆ حانداری خراپ نیە باشە لەبەر ئێمە کەشەکەی هابە دەم و بڵینیاڵەکانمان هەیە بنارەکەی هابە دەبڵام کە شارەزوو کە با شارەزوی شار دەشتە باشە بەسم چییە؟ لەبەرەوە تەرە تووشی زۆرە کە کاتە بەام باید توانین ڕۆشنی بڕام ئەم بنارە وشکە و چەنە بارانبارێ ئەرزەکەی و خۆی وایە تەرناوی ینی زۆر من مەبەستە مەزای چی بوو دەشی شارە زور وەختێک کە دەغڵودانە دوورێتەوە ئەو پەرێزانەش بۆ حیوان خراپ نیە وایە خۆی لەگەڵ وایە قسەکە زۆر جوانە کاتی کە هاوین دەغڵودان دوورێتەوە ئەو کاتە پلوپوش و کڵۆش و یا مەسەلا گڵۆ بڕۆژە ئەوی کە پێ ئەگا کۆتایی پاییز بۆ ئاژامان زۆر چاک ئیسفادەی دی ئەکرێ شەی زۆر چاکانی بەربوونی چاکەوە باشە ئێستا ئێوە حیوان دەرەکەن ئەیبن بۆ چێوە یاخود هەر لە ماڵەوە ئەڵفشتێنێ وەڵای خۆی بەنسبە ئیمساڵ کە ئیمساڵ وشکە ساڵی بوو هەمووتان ئاگادار ئیمساڵ جیاوازە ئەم ساڵوا بارن باری خوا بەزاوی لە حفتە سپێکرێ بەڵام من ساڵانی تر بانی کە هەڵ ئەساین نەخەو بڵین لە ماڵی خۆمانە ئەڵفجۆ وای پێدان دوای ئیتر بەڕێکەوتمان بۆ ئەو کەشە تاک ئێوەی نێتم بەڵام ئێستا ئیمساڵ هەر لە ماڵایە مەگە 2 ساعت 3 ساعت وێنە ئەو دەشتی یا ئەو یاڕێ کە بێتاقەتی بەسەر شەو بۆی کە جموجوور لە بکات لەبەرەوە هەوای وەگرێ هەوا وەگرێ چاکترێکە من بینیم بەردەمی ئاغەڵوشتەکان تەڕە ئەوە نەجیا خۆن کە تەڕ ببنەوە حیوانەکەی پێتەڕ ببێتەوەی تر ژێر خۆیان تەڕکەن و ئاوا تا ڕادێ گەشتە شوێنێکی کە بزانین جیاتایە توێ باشە ئستوادێکی لێکە ئەوایە ئەگەر ئەو جیانە بێ خۆی سا بخوا پوش بۆ شوێ نەماوە بابە نیسە پوشی بە نایخوا چونکە ئاژال ئەو پوشەکە نەرمە بووە نەرم و تەڕ بوو نایخوا
ئەوە شەکی هینە و نایخواوە باشە گەڵادار بەڕوو ئەوانە دوورە لەم کەژەیەوە وازوو ناگەن ئەوەی بڵێن سوورە پەل و چوزانم گەڵا ئەوانەی بنێ نەوەڵایی مەتەقە ئێمە خۆکە وا دۆستی کردین دارەکەمان هەر لە سەروی خۆمان لە خۆیان داکەمان زۆر نایگەین ینی ئەگە مەکە یەکێ کۆمەڵی مەگە یەکێ مەسراتوانە هەبێ ئەگە بزنی هەبێ بزنگان داوەنەکان بەس و جەنام دارەکان بە تەراسی بووی دابێنێت و لێ بخوابێنێتی خوار ئەنا لە ئەمەوەنی ڕحیمەڵێن ئەو ئاژەڵدار خۆی بەخت کردووە لە پێناوی ئاژەڵەکەیە کەچی واش یعنی چۆنەڵی بەدڵی خۆی ناژی ئەم قسەی ڕاستە خۆی ئیسا هەمووان ئەگادە تۆ ئەو مەڕوماتە بەخێوێکی ئەبێ هەکە بۆ هاوین بۆ سزان کە دابینێک ئەوشتە بوو ئەبێ بۆی دابین کە ئەوشتانە ئەبێ هاوین تۆ خەمی بخۆی بڵێ ئەو نەشتی پێویستە ئەو نە ئەرمانکای گەرەکە ئەو نە جۆی گەرەکە ئەو نە ئەلەفی گەرەکە ئەو نە دانی وەڵی بۆی تا بدەم بۆی خەستنەکەی کاتێکستان پێویست و بیتێ کاک ڕحیمە بینیم مەڕەکان زاون الحەمدولله ئێستا ئەو شیرەی کە مەڕتایەتی هەر دەیدەن بە بەرخۆلەکەی یاخود لێشی ئەدۆشن و بۆ سپیای ئەوانە نەوەڵایی مامەسا ئەو شیرە هەتەنها بۆ بەرخەکەیبی ئەو نامەکردن بیدۆشت ئێمە وڵاخیترمان هەیە بڵێن ڕەشەوڵاخمان هەیە ئەوە ئێمە شیرە وەیە خۆین ئێمە پێمان ڕۆن ئەمە ماستی مەڕ ئەوانە ئێ ماستی مەڕ ئەگەر هەر بەشی بەرخەکەی بە چی ئەوانە کە وا ئەڵێنەوانەیە ئەوە ڕووپایەکی چۆنەڵی ساشتی نا ئەوە نازانم ئەبێ خۆی بەس بۆ بەرخەیەدی کەواتە بێ بیر لە مانگا بکەیتەوە بۆشی دەم خۆشتر ماگە تۆ توانین فرێزێ کردی باایی دوم دوێنێشی زۆر تایە دەکیۆشی تایە تۆ بێسیباتی لەوەکەی بۆ شیرەکەت لە وڵاخی کوردی یا لە وڵاخانترە کە ئەی درۆشیە شیری بەشی داوسێ دێوی بەشی فرۆشی دێوی بە خۆتە بێ تۆ ئیسپاتی لەوانە بکەی بەڵام ئیسپاتە لە مەڕ ناکەکەی بیدۆشیت بۆ خۆت جان دەست خۆش بێ ماڵ ئاوێ و سپاس دەکەین سەلامەت بنیاخۆ بە خۆرمان سپاس دەکەین چۆنیت باشی چاک خۆت پێچاوەتەوە ئافرین ئەمڕۆ زۆر سەرمایە وایە هیچ ڕۆژێککە ئەوە نەسارد بووە ئەرەوەڵا بخی ئیسادە سار بوو باشە ئەو بەفرەکە نهاتە خوارەوە نەوەڵا تا ئیسادە نات تۆ حەزەکەی بیت بەفرەکە بێتە خوارەوە ئەرەوەڵا شەڕە تۆپەڵ و ئەو شتانە بکەی لەگەڵ هاوڕێکانە تۆ هاوڕێت هەیە هاوڕێکانی ناویان چییە سەهەند ڕەهەند مناڵێکی بچووکیانە ماوە پورم ناوی ئیلافە ئەویش بەس بچووکە جارێ تر هەرونەوەی تۆ پێ بڵێ ئیلاف و سەهەند و ڕەهەند کامیان زۆر خۆشەوێ وەڵا هەرسێکیان ناوێری بڵێ کامیان ناوێری باشە زۆر باشە ئەی تۆ لە مەکتەبی لە پۆلی چەندی چوار تۆ پێم بڵێ تۆ کوڕێکی زیرەکی یاخود مامناوەندی وەڵا زیرەکم لە چیا زۆر زیرەکی وەڵا لە ئینگلیزی وەرزش و بیرکاریە نیوەی ئۆمەتی محەممەد لە بیرکاریە ئەڵەن باش نییە تۆ باشی لە باڵێ من بیرکاری باش زۆر باشە من لەم جۆڕەکەیە ئەمەم هەیە بزانم دەفەرمووی هەر بانی زوو کە هاتم تۆم بینی لێرە ئاگر کردبەوە لێرە دانیشت بووی چی دەکرد لێرە وەڵای تراتی مریشکوشەکانمان بەردەواتیم بۆ ئێرە ئاگرێکمان کردەبەوەی مڵاخەکان بەردەین و تاوکو کاوشتیان بۆ تێکەین تای خۆن و دوایی دەریان بکەین بەو دەشتە ئافرین بۆ تۆ بەیانیان زووە لەسی یا درەنگ وەڵاوە حوتنی و هەش دە کاتە لەسین یەکەم ئیشێک کە تۆ یەکەی چیە لێرە وەڵای نانەخۆین تێن ئاگرەکەینەوە ئێوە هەم مریشک و کەڵەشێر و قەل و ئەوانەتان هەیە هەم هینیشتان هەیە وڵاخیشتان هەیە تۆ حەزێک لەگەڵ کامانە خزمەتکەی وەڵای من قازم بێ حەزمان لە قازە
بەڵێ باشە ئەی تۆ پێم بڵێ چیتە مەکتەبێ بەڵێ چەندی وڵات تا چوار ڕۆژ من تێتەوا نەبخوێنیت بەزم لێنە تۆ حەزەکە ئێستا کە لە لادێژی یا حەزت لە شارە وڵای هەر کەسیشیان خۆی پێخۆشە تۆ بۆ ئێرەت پێخۆشە وڵای چونکە ئێمە هەر لە زووە لە گراژیاوین تێرەگرەمان پێخۆشترە ئەی ئەو کاتە کە تۆ لێرە ئاگرت کردبووەوە خۆ مانگاوشتەکانیشی لێ نەبوو چی بوو ئەوە بخۆن ئەخە پێشایی ئاگرەکەکەینەوە تا براکەم یە کاوشتیان بۆ یێنێ بۆیان تێکەین کەی ئەڕۆیتەوە بۆ ماڵەوە ینی کاتێک کە ئەڕۆیتەوە بۆ ماڵەوە بۆ ئیسراحەت تۆ لێرە ئێسا وەکو حەوشەیەکتان هەیە و لێرە بە مانگا و چێڵ شتەکان ڕاگەن بەس کەی ئەچنەوە ژوورە کەی ئەڕۆی بۆ ماڵەوە بۆ ئیسراحەت وەڵا پێشە گوڵاخکانمان دەرکردایچی وە گەوەڕماڵین ئەوە دە و نیو یانزەم جاچینەوە بۆ ماڵەوە کاک ماردین گەنجێکی وەکو تۆ لە لادەیەوە بە تایبەتی لە گوندی کانێسکانە ئەبێ مەشغوڵی چی بێ وڵی هەنێ گەنج خەریکی خوێندنە ئەوشی کە خەریکی خوێندن ناوێ خەریکی ئاژاداریە ئێستا تۆ کامیان کردو خوێندنیا ئاژەڵداری وڵی سە من نەردووکیانەکەم هەمە خوێندنەکەیش مە ئاژەڵداری شەکەی لە خوێندنا گەشتویتە کوێ وەناغی دوانزە ئاژەڵداری شەکەیت باشە تەمانە بێ بچیتە شار بخوێنیت وانە لە سیسادە بۆ بڕین بۆی ئاژەڵداری بۆ گەنج ناخۆش نییە وڵی بژێوی لەسەرەوە بێ مەجبوری ئەبێ ئەوە بکەیت ئاژەڵداری ئێوە بە زۆری چیەکەن وڵی حیوانە وردە و وڵاخێ مانگە لە شوێنەکانی تر شوان هەیە یعنین چۆنەڵی چاو چۆڵی وەکو ئێرە نییە بڵێنە کەژێکی ئاوا هەبێ دەبێت شوانیان هەبێ باشە ئاژەڵی ئێوە شوانی ئەوێ یاخود هەرێکەنە ئەو کەژە و ئێوارە خۆیەتەوە ئێمە وڵات لە هاوینە شوان خۆمان شوانە بین ڕۆژانە چین لەگەڵا بەڵام دەستانە شوانی نییە تر ئەوە وەکتۆ ئەوایکەین بەو شاخەوتەوە ئەی بابزانین ڕاگررتنی ئاژەڵ ڕەشە وڵاغ ینی با بڵێن وڵاغ ئاسانترە یاخود مەڕووماڵات وەکو بزن و مەڕوو ئەم شتانە وڵی دە بە کەسێکی وەکو ئەمە کە زۆر هین لەگەڵانە بێت کەس لەگەڵانە بێت شوانی شتەکە بۆکە مەجبوریت ئەم وڵاخەوە بێبانی بەرەخەسێکی ئەوارەیەت و بەس ئەگەر وێردەوردەکە بێ شوان بیت تر بۆ کەسێکە بێت کە تۆزی عیلێکی زۆر بێ تاوان ژیانی لادێ بەم شێوازە بەم شێوەیە زۆر خۆشە وەکو وتیان بەیانیان زوو هەڵەسەن خەریکی ئیشوکاری خوانە بن کە نزیکی چێشتنگاوە بێ یاخود با بڵێن نزیکی دوای نزیکی نیوە ڕۆوانە بێ ئەوان لە ئیشەکانی خۆیان بوونەوە واتە ئیشوکاری خۆیان کردووە بۆیە لە لادەیە بێ بەیانیان زۆر زوو هەڵسیت ئەبێ بەیانیان زوو بۆ خەڵکی لادێ گرنگە یان ئیشوکارەکانی خوانی تیاکەن و دوایتر وردە بەرەو نیوەڕۆ ئیشەکان کزە بن واتە ئیشوکاری ئێرە بەیانیان زووە ئاوەدان بێ کانێسکان ئەمە چێشتی بەدارەوە نیە باشە لۆقەتێک هەیە کە ئەڵێن چێشتی بەداران خۆشترە خۆشە تام و بۆنێکی خۆشی هەیە وارە وڵات تام و چێژێکی خۆشتری هەیە لە هێنی غاز و تەباخ و ئەوانە ئەی باشە ئەی دووکەڵەکەی دووکەڵەکەی دووکەڵەکەشی هەر خۆشە قەی ناکات چونکەینی قەدیمە باشە بابزانم تۆ وەختی خۆی لە کانێسکان لەدایک بووی بەڵێ ئەرەوەڵا لە کانێسکانیش شوت کردووە هەر خەڵکی لای خۆمان بوو تۆ پێم بڵێ ژیانی ڕابردوو کانێسکان چۆن بوو هەروکو ئێستا بوو وەڵاهی ئێستا ئیسراحەتە ئێستا خۆشە جاران زۆر خەڵکی ماندوو ئەبوو زۆر خەڵک دەشت و دەری ئەکرد هیلاگە بوو وەڵی ئێوارە هاتین و ئەخەوتین حتابانی نەزوڵین بەو کەژ و چێوە بە هیلاکە بوون یاخود بە
بەو دەشت و دەرەی خوارەوە کە بڵێن زرعات و خەلە و خەرمانتانە کرد دەست و دەرمانە کردێمە زەرعاتمانە کرد وەکو تووتن وەکو تەماتە و بامیە و وەکو ئەو شتانە پیاویش خەرکی فەلاعەت و جووتکردن و درە و کێشە و بە کۆڵگەنمیانە کێشە لێرە بۆ ئەولا و لەکوێ بۆ کوێ و ئاوە ئەی باشە ئێوە چیتانە کرد ئیشی پیاوان بڵێن دیار بوو کە فەلاحەتیانە کرد ئێوە لەگەڵیانە چیتانە کرد مەش وڵە حەج نەبی توانیا یارمەتی پیاویەدا لە مەسەل لە خەلە و خەرمانە هەست کەس بۆی بکرایە ئەم تووتنمان ئەکرد زەرعات و ژن و مناڵ هەمووی خەریکی شریلیان و شەتڵیان و پاچە کۆڵ و ئەو شتانە بوو حاجی سوڵتان کە سەیری ئاوی ئێستاکەی ئاو ئێستا ئەوەندە زۆر نییە ئاخر تووتن یەکێکە لەو شتانی کە ئاوی زۆرەوێ وەنیە ئەی باشە ئەو کاتە ئاو زۆر بوو ئێستا وەکو ئەو کاتە نیە وەنیە ئاو زۆر بوو ئەو کاتە بەخوا هاوین حتا ئەگەدە دوامانگەن ئەو جۆگەی بەرباخە هاشەیە حەو حاجی تەونن نەکردووە تۆ نەبەخوا ئەی جاران هینیان دروستە کرد ڕەشماڵ و چوزانم پوزەوانە و ئەنجا گوریس و قایاسە و ئەوانە هیچی نەکردەوە زەمانی من نەبووە بێ قەزابی لە هێندێ لە دەیەکانی شارباژێر ئێستاش ماوە ئێستاژەی کرد مەژنی قەدیم ئێستاش ماوە ئەی کاوشتانە بەس بەخوا بەسەر تەمەنی من نەیان کردووە نەمان کردووە ئاژەڵداری چیتان کردو ئاژەڵداری مانگامان بۆ حیوانمان بۆ بەخیڵمان کردووە ئەو شتانەمان کردووە وەختی خۆی لە ڕابردووە حتمما چەند سەر حیوانتان هەبووە چۆن پێڕاگەشتون چۆن مناڵ بووە و کاتە کوڕ بووە و کچ بووە و پیاو بووە و خۆشم قەوەم بووە و هیچم نەماوە ئافرین چۆنیت باشی تۆ ناو چییە کاکە محەممەد چۆنی باشی حەزت لە چییە لە چکلێت تۆ بابزانت چیت بۆ دەرەچێ دەستی پیاکە بزانە حەزت لە کامەیە باش ئەی بۆ دانەیەک هەڵەگریزی بۆ ئەوە نەمە تەواضعی دانەیەک زیاتر هەڵگرە باش ئەی خوشکەکەشت بانکی خوشکەکەشت هەردوو خوشکەکەەوە بابێن باش باش وەرە بە قوربانە وەرە ئافرین 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 تۆ ناوت چییە سوورە گیان سایدە سایدە ناو چییە سایدە ناوی سایدە سایدە ئافرین نادێ وەرە سایدە وەرە دەی وەرە دەستی بکەرە ناو جۆڕکەکە ئافرین ئەوە گوارەکانە زێڕە ئاڵتوونە نایی بە من منش کچێکی جوانم هەیە وەکو تۆ ئەوش گواری لێ گوێیە ئافرین دەی دەری بێنە دەری بێنە سەری ئەو مامەیەشکە سەلامێکی بۆ بکە بڵێ مامە چۆنی دەی محەممەد چیە زانی وەرە بۆ خوشکەکە شتە بیت ئەو گەورەیەەوە بۆ ئەوەی لەبەر خوشکەکە گەورەیە باشە دەی محەممەد شتێکمان بۆ بڵێ مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم مولاي صل وسلم تۆ پێم بڵێ لە چۆ هاتی هەڵا لە سەی سایقەوە تۆ بەقاڵیەکەی وایە بەڵێ بانیان ساعت چەند هەڵەسی وەڵا ساعت 6 ئاوایتر هەڵەسیت باشە ئەی کێکی بۆ ئالووە وەڵایتە 6 ڕێن بۆ ئالوە تا دەوری هەشت و تر لە هەشت بەرەو دواوێن بۆ ئیشکردن ماڵێ باشە تۆ لادەکان نەگەڕی بەڵێ ئەچێت چەند لادێ وەڵا چوار لادەیەکەم ڕۆژانە ئەگەر فریا بکەم جاری وایە جاری وای شەسییان نەکەین کوێ ئەچینە قاینەجا کانیەسکان ئەم جاریشە چینۆ ڕیشن لە جادەی پشتە و جاری واشە چینە مەلاوەسی ئەگەر فریا بکەین خەڵکی لادەکان بە زۆری سەوزەواتەکڕێن میوەکردن چی وەڵی زیاتر تەماتە و خەیار و با بڵین میوەجا زۆر ناکڕن هەر زیاتر حەزیان لە شتی پێداویستی زەروریاتەوە ڕاستە بە تایبەتی تەماتۆ ئەو شتانە زیاتر ئەوانەوێ مرتاحی بە ئیشەکە بەڵێ وەڵا
ئیشی ئێستا بە زۆری قەرزی زۆرە تۆ هی نەبید ینی شتەکانە دەبێ بە قەرز وڵی هەنێک شتمانە بێ بە قەرز کابرا ناسید مەسەلەن یامێتە لامان ڕۆژانە مامەلەمان لەگەڵاکات ڕۆژوە لە پارەم پێ نییە بەیانە دەمێ ئەڵم جا لە خزمەتان بەڵام خەڵکی لادێ عادەتەن سەرڕاستترن ینی کێشان نییە ینی مەگەر چۆن هاگەنا پارەی خوان هەرەیە وڵا وایە هیچ بەدڵنیایی و لەگەڵ شارەکە فەرقی چونکە شارەکە زۆر ناساوی نییە لە دەورا بەڵاممان هەمیان یەکترە ناسنەگەر مەسەرێک لای بێ بەلای ئایبە نەهاتەوە ئەڵێ کابرای دراوسم پێی بزانێڵە وەڵامە قەرزکوێریان شتێکی لەو بابەتە خەڵکی لادێ عادەن خەڵکێکی سادە و ساکار و واروەها بڵێن بابەتەکانیشی سادە و ساکارە چۆن ئێوە گرنگی بەو ڕواڵەتە سادە و ساکاریە دێن کە بەڕێکوپێکی بمێنێت وڵای ئێمە هەوڵمانداوە لە وتاری هەینیمانە پابند بین بە باسکردنی ئەو بابەتانەوە کەوا ڕۆژانە بەرکەوتنی لەگەڵ دانیشتوانی گوندەکە هەیە لەگەڵ خەڵکی هەیە باسەکانەکەین باسێکی واقع و بەڕاستی مۆزوعیەکەین بۆی کە پەیوەندی بە خەڵکانەوەیە ئەوان ئەتوانین بارگاوی بکەن بۆ بارگە دینی و ئیمانیانەی کە لای خۆمانە بۆ پرەنسیبە شەرعیانە و بارگاییان بکەین لەبەرەوە بتوانین کاریان تێ بکەن سەرنجیان ڕابکەشین بێن بۆ مزگەوت سەر ڕای مەسئولیان بە کاروباری ژیان ڕۆژانیان بە ئاژەڵداری و بەو شتێکەوە پەیوەندی بەو بارەوە هەیە بەڵام سپاس بۆخوا توانیمانە شتێ بکەین ینی شتەکان بڵێن لە ناو خۆیان نابێت لەگەڵ خۆیان نابین شتێک باز دەکەین کەوا لە دەرەوەی ئەوان بێ شتێکەوە لە ئاسی ئەوانانە بێ بە پێی بیر و تێگەینی ئەوان ئێمە توانیمانە وتارەکانمان دابزین لەگەڵیانە بدوێن لەبەرەوە سپاس بۆخۆ ئەوانیش هەستەکەن کە باسی خۆیانە کرێ و پەنجا نێتە سەر برینەکانی برین و ئازارەکانن لەبەرەوە ئەلحەمدوللا ڕوو لە مزگەوتن و مزگەوتەکەمان هۆکاری قەرەباڵبوونی ئەوەیە زیاتر بۆ ڕۆژی دوایی ئەنجامدانی ئەم سونەتانە دەورێکی زۆر گرنگیانەیە مسلمانە باش کاک فەهمی با بزانم تۆ لە ئەو ماوەیە کە لە کانێسکان ژیاوی ئەو ئیشانەی کە کردوتە بڵێن لە منداڵی و مێرمنداڵیەوە تاکو ئێستا چەند جۆر ئیشت کردووە لێرە وەڵا خوروە من تقریبان ساڵی لە ساڵی 75 شتم بیریێت تێگەیت لە ساڵی 75 شتم بیریە ئەو شتانی کە لەوە پێش ئەکرا بەڕاستی ئەڵێم زۆر یانی هین بوو مسیبەت بوو ناڕەحەت بوو بەڵام کە ئێوارە هاتی تۆ کارەبان نەبوو مەسەرەن سەلاجە نەبوو مبەریدە نەبوو خەڵک لەسەر ئەو بانا ئەخەوت من بیرم ناڵم لە 75 لەسەر ئەو بانا ئەخەوت مێشولە و شتیش بوو ناڵم نەبوو بەڵام ئیتر ئەو پاشایە خەوێت دۆ سەر ئەو بانا بەڵام ئیمڕۆ نییە ئیساتی وەکو کابراوتی لە بۆبەریدە و سپلێت و نازان چی و هەمووشت زۆرە هێشتا وەکوی خەڵک هەر ئیساحەت ناکەوت دڵی خۆش نییە تۆ ئەم ئێوە زەویەکی زۆرتان هەیە لە خوارەوە ئەو بەرەو دەشتی شارە زۆر ئەوەتەی بە تۆ بەبیرت دێ هەر بە تراکتۆرە چێڵدرە یاخود شتی تریشت بیرێت گا بووە ئەرەوەڵا بەگا من بیرمێ جووتیان کردووە ئیتر دەڕاستێش کەم بوو ئەو کاتە خەڵک گەلە درێویە کرد بە هەرەوەزی بۆ ماڵان یانم ئەو جەمی بەیانی بەدەسەوە ئەم شتانە هەبووە من بیستوشمەکە خەڵک مەسەرم بۆن منە لە منتیقی شار باژێڕۆ یای خود لەو دیوی لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە خەڵک هاتووە بۆ فەلاحەتی و بۆ ئەم دەشتی شارە زورە و لێرە ماوەی دوسێ مانگماوەتەوە اینجا چۆتەوە بۆ منتیقەکەی خۆیان فەلاحەتی ئەوەندە زۆر لێرە کراوە وەکو جەنابە دوکتت بەدازدرە و وەڵا خۆمان من خۆم یەکێکم لەوانە وەکو گابراوتی باوکم هەر خۆی بوو یانە کوڕی گەورەی نەبوو کوڕی گەورەی تەنیا من بووم منیش نەمەتوانی ئیش و کار و فرمان و درۆ و کێشە و گێرەکەم بەخوا ئێرانی ئەهاتن تقریبا لە ماڵ ئێمە ئەمانۆ هەژنۆ کەس ئیتر لە 5 کەس کەمتر نەبوون ئەمانۆ تقریبا هەتاکوونی ئیشمان بواە خۆمان ئیشان بۆ ئەکردین دوایی تر خەڵکی تر ئیشی ئەکرد بۆ خەڵک کرێکاریان کرد بۆ خەڵک بەخوا شەو ئەهاتنەوە بۆ ئێرە لێرە لە ماڵ ئێمە ئاخەوتن یانێ بۆ خەڵک بۆ ئیشیان بۆ خەڵکی کرد ئەهاتن لە ماڵ ئێمە ئاخەوتن جامە بەسم لەسەر قسەکەی جەنابتە ئەهاتن وەڵا بەسەر بە گەنم ئیشیان نەکرد بە پارە ئیشیان نەکرد ئەم بردویان هاڕیا ئەم فرۆژیان بردو پارەکەیان نەبردۆ فەمی تۆ ئەوەت بێبیر نایکە مەسەلەن بۆن منە ئەو منتیقەی ئەو دی و ئەوە بەلای پێنجۆن و بۆ لای شار باژێر بۆ نمونە هینیان هەبوو تریان هەبوو میوەجاتیان هەبوو دانهێنا بە گەنم زۆر جارە ئەنگۆڕیەوە تۆ ئەوت بەبیر نایە من بیری مێ لە هەورامانی
ئەو دیوشۆ هاتوون نەکەل لەوێەوە تێگەل لە مۆریاس و هاتوون بۆ ئێرە بەخوا من ئەوانە بینیوە خۆشم شتیشم لێکڕیون یانە ترێم لێکڕیون مەسەل هەنجیرم لێکڕیون هەموو شتێکیا هێنا ئیتر بوو ئەو شتانە هەبوو زۆریش بوو خۆش بوو ئەو زەمانە. خۆشەویستان لە لادەیە شتەکان هەمووی سوودیان لێوەرەگیرێ ئێستا بۆ نمونە لادێ وا هەیە کە گەر حیوانی کەم بێ یەک سەرنگا یاخود با بڵێن سەرانجوێلکی هەیە سەرانجوێلێک ئەو شوێنەیە کە پاشماوەی حیوان قشپل یاخود ڕیخی حیوانی تیا کۆکرێتەوە یا تا فرێدرێ وەختێک کە ئاغەڵەکە یاخود هۆڵەکان پاگەکرێتەوە ئەهێنرن لە شوێنێکی ئاوا ئەیڕێژن ئەم زبڵە شتێکی زۆر بەسوودە زۆر جار دێن بە تراکتۆر کوێکەنەوە بن بۆ زرعات و وەروەها بۆ ئەو زەویانەی کە بڵێن زەویەکان بەهێزنێ چکە ئەمە زۆر بەهێزیەکە لە لادێشە زۆرترین یاخود با بڵێن خێراترین شوێن کە جای لێ سەوزە بێ بریتین لەم سەرانجوێلەکان یاخود لەم سەرنگانە چکم زۆر بەقووەتە ئەم شوێنە بۆیە جاشی زوو لێ سەوزە بێ بۆیە ئەمەش دیسان ئەمە شوێنێکە لەو شوێنانێک کە سوودی لێ وەرەگیرێتەوە وەکو وتمان ئەمە قشپل و ڕێخی حیوانە کە دێ لێرە ڕێژن و دوایی وردە وردە کە کۆنە بێ وشەکرێتەوە جاران ئەمە ئەگەر ماوەیەکی زۆر ئەمایەوە چینی ژێرەوەی ئەبوو بە گەمڕا واتە ڕقە بوو ئەو گەمڕیان ئەبڕی ئەن بڕی هەتا بەکاریان دێنا بۆ کۆلەسی مێشهەنجوین ئەو کۆلەسە خڕەکان کە هەبوو ئانا بە دوایەکەەوە واتە دوایەکان بە ئەوە ئاگرت. سیماخان سڵاو لێبێ ئەڵێن تۆ تا ئێستا قوتابێکی زیرەکی ڕاستە لە ڕابردووە ماڵتان لێرە بووە بەس ئێستا لە شار بوون لە ئەم مەکتەبەیەش ماوەیەک خوێندوتە تو بیرت ماوە؟ بیر ماوە بەڵێ بۆ ماوەی 4 ساڵ لێرە بوو یعنی لەیەکی سەرەتایی یان بنەڕەتی تاکو چواری بنەڕەتی باشە تەلەبەیەکی چۆن بووی؟ وەڵاهی من هەتاکو لێرە بووم 3 ساڵ بە یەکەم دەرچووم پۆلی 1 و 2 4 زۆر باشە چی یادگاریەکەت هەیە لێرە کاتێ لێرە بووی ئەو مەکتەبەکەتە ئێستا مەکتەبەکەت بەجێ هێشتو ئێستا لە شارەژی مەکتەبەکە ئێرەتان ناوی چی بوو؟ وەڵاهی ئێرە شوێنێکی خۆش بوو و کاتێکە ئاژەڵمان هەبوو من هەنێ جارە چوم ئەمبر بۆ عەرزەکەی خۆمان لە ڕاند و مەکتەبەکەشت ئەکردوانە؟ بەزانم ئەو هاوڕیانت کە لێرە بەجێت هێشتون خەمن نین ئێستا بیریان ناکەین بەرەوەڵا بەس ڕێژەی هەڵکەمێن کەم بوو کەم ئەم مەکتەبەی ئێرەتان ناوی چی؟ قوتابخانەی کانسکان قوتابخانەی کانسکان ئەبێت قوتابیەکانیشی وەکو ئاسک بڕۆن وایە زیرەک بن ئەو خوێندنگایی کە ئێستا لێ خوێنی لە سەی سادق ئەو هەرسی قوتابخانەی هەرسی تۆ پێم بڵێ حەزەکەی ماڵتان بێتەوە بۆ لادێ و وەکو جاران ئاژەڵتان هەبێ و مانگاتان هەبێ و مەڕتان هەبێ و بش خوێنی تو ئاژەڵەکانیش ئاها وەکو بڵێ بۆ عەرزەکەی خۆتان بۆ مڵکەکەی خۆتان بەری وەڵاهی من حەزەکەم بەڵام ئێرە ینی ئەوەش نییە بڵێن زۆر حەزەکەم بێمە بیستمە جەنابێت لە مناڵەوە ئەم گوندە بەجێ هێشتووە بەڵام زێت خۆشەویستە ئەو شوێنی لێدایکە بی زۆر محیبەت و خۆشەویستی لە دڵتا هەیە
حتمما تۆش جارجارەی تۆ بۆ ئێرە و سەدانی ئێراکەیت و بابزانم چی مناڵیت لە بیر ماوە چۆن ئەم دێت بەجێشتوون بەڵاوکو سەدەمی مناڵی من لە ساڵی 1970 ساڵ بووم ئەم دێ ڕاگوێزرا بۆ مجەمع بڵێن بۆ شانێری کە ڕاگوێزرا من 9 ساڵ بووم ئێتر دوای چەند ساڵێک ئاویان بووە بڵێن دوای ڕاپەڕین جارجارەوە ناوەناوە بەخۆشی ئەم کەس و کار و دۆستانەوە سەریان لێمەوە تۆ 9 ساڵ بکە ئێرە بەجێتەوە 9 ساڵ هەندێک شتی لەبیریت بابزانم ئەلم دەرو دەشتا جارێک سەرش کابێ جارێک بەر بووبیتەوە شوانیەکەت کردبێ چی ینی ئەو کاتێ ئەو ماوەی ئەو 9 ساڵە چکە 9 ساڵ لە مناڵی لادەیە بێ ئیشکە ئیشی جاری وایە قورسیشی کردووە بابزانم تۆ ئەو کاتە چیت لەبیر دێ مەسەن تەلەبایەتی چوزانم ئەوەی کە شوانیت کردبێ شتێکت کردبێت چیت بەبیر ماوە وەکو شوانیم نەکردە مناڵ بووم ئێجا عیب نەبێ حیوان شتیشمان نەبوو حیوانی وردەمان نەبوو کار و بەخۆشتیوە هەرەوە ناچوومە لایەن 1-2 ساعات بەڵام یادەوەرێک مەبیریەتی ئەم کوڕێکی دراوسێمە هەبوو ناوی کاکتالی بوو ئەو تۆز تەمەنی لە من گەورەتر بوو برا گەورەکەم جێبێکی پێ بوو هات لە شارەوە هات بوو ئێرە کە ئەڕۆیشتەوەمەش خۆمان پێ هەڵەواسی خۆمان پێ هەڵواسی لە بەر باخەکە هەردووکمان دەستمان کرد بەگریان بەیسە ئیتر ئەو زۆر سەریع بوو ئیتر وتی با خۆمان هەڵێین ئەو خۆی هەڵا ئەوە سەری دوام سێرەکەم لول هەر پێشە خۆت لە عەرزەکە وەڵامیش بەدوای خۆم هەڵا هەڵام تاپڵی سەری ئایسەر قڵیشێکی دیایە سەری خوێن هاتە خوارە بە دەم چاومە ئەو کاتە زۆرینەی مناڵی گوندەکان ئەو بەسەراتیان بەسەراتەوە دەست خۆش بەڵێ سپاس دەکەم جەناب بشێت بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە لەژێر لێزمە بارانی ڕەحمەتی خوای پەروەردگارە لە گوندی کانێسکان بەجێتانەیەڵین و دەستی ماڵاوایتان بۆ بەرزەکەینەوە تاکو گوندێکی دیکە و جێگەیەکی دیکە و بەرنمەیەکی دیکەی ئاوەدان بێ بەخوای گەورەتان نسپێرین خواتان لەگەڵ Thank you.